بەینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکن ڕۆژەکەتان بە باشی دەست پێ بکەن. ئێمە خۆشحاڵین کامڕۆژ با کۆمەڵێک بەرگە و بابەتی بەسوود میوانی ئەوابین. سڵاو لە بەهکار. سڵاو ئازیزان، خۆشحاڵی نەم بەیانش لەگەڵتانین. ئەمڕۆ لە بەیانی 24 تیشک دەخەینە سەر توانای گەنجان، داهێنانی زیاتر و لە هەمان کات دەباست لە بابەتە ئەدەبیەکان دەکەین و بابەتە هونەریەکانش فەرامۆش ناکەین، بۆیە لەگەڵمان بن با ناونیشان ببینین، پاشان دەڕۆین بۆ ناوەڕۆک بۆ تەفاسیلات بزانێت تێدا. کارگە بچووکەکانی کوردستان لە پرۆژەی بچووکەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو گەشەیان کردووە و بوونەتە پرۆژەی سەرتاسەری. لە سۆران ڕێوڕسمی ناساندن و واژووکردنی پەرتووکی فریال بەڕێوەچوو. جاندۆست لە شیکردنەوەی مەموزی ناڵێت ئەحمەدی خانی و مەلای جزیری لەژێر کاریگەری تێکست و ئەدەبیاتی حافزی شیرازیدا بوون. هاژە لەوە دەست پێ دەکەین بابەتێکی گرنگە، بابەتی دروستکردنی کارگا و داهێنانی ناوەخۆ بێگومان بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دراوە زۆرترین کارگا لەم چەند ساڵە دروست بکرێ کە وەکۆی کە لە ماوەی ڕابردوو بینیمان کارگەی سپێمەنیەکان بەرهەمە سپێمەنیەکان هەبوو و کارگەی ئاردی سفر و باوڵن ئاردی خۆمانە و هەموو ئەمانە بەرهەمە گەرمیەکان ئەمە شار هەبوو. ئەم جارە کارگەێکی دیکەش کراوەتەوە. ڕاستە هەکار هەر لە بەرەوەشە کە یەکێک لەو بەرنامانەی کە کابینەی نوێم یەکەم جاردای ڕەشت کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر کرا، گرنگیدان بووە بە بەرهەمی کارگەکان، گرنگیدان بووە بە بەرهەمی ناوخۆ وا لەو چوارچێوەیەشدا بووە کە وای کردووە چەندین کارگەی تایبەت و بۆ بەروبوومی کشتتوکاڵی بکرێتەوە دواتر بە پیشەسازی بکرێت. ئەمانە هەمووی گرنگی ئەو بابەتانن ئەو بەرهەمانن کە لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کراوە بۆیە کارکردن. ئەمانە دەبێتە هۆی دۆزینەوەی دەرفەت بۆ گەنجەکانمان و لە هەمان کاتدا خۆشمان وەکو بەرهەمی ناوەخۆ سوودی لێ دەبینین دەکرێت لە داهاتوش بەشێکی زۆری ڕەوانەی دەرەوە بکرێت و هەندێکشی ئەو کارگانە هەر بابەتەکە یاخود بڵین بەرەم بۆمە کشتتوکاڵەکان بۆ منە گوڵە بە ڕۆژە ئەم ساڵ زۆر باش بووە، یان گەنمە شامی هەموو ئەمانە توانرێت لە بە شێوی پیشەسازی کاری تێدا بکرێتەوە. بۆیە لە چوارچێوەیە ژمارە کارگەکان لە هەرێمی کوردستانە سەرجیان کردووە و ئەو کارگە بچووکانش کە هەبوون گەشەیان کردووە. چەند کارگەیەک لە هەرێمی کوردستان ڕۆنی سروشتی بەرهەمەیەنن هاکار. ئەو ڕۆنە سروشتیەش کە لە یەکێک لەو کارگانە لە ڕێگەی ڕۆنی گوڵە بە ڕۆژەوە زەیت بەرهەمێنێت و هەنادەی سەرجەم عێراقیشیەکات، ینی لە ناوخۆ بەکارێت. من زۆریش باش بەکار ینی بەکارم هێناوە کاتێ بینم کالی نووسراوە ئەمە بەرهەمی کوردستانە هەست تاقی دەکەمەوە خۆشەویستیەکەم تاقیەکەمەوە ئەشزانم کە زۆر باشە وەکو پاڵپشت باشە بەکاری بێگومان. ئەم کارگەیە لە ساڵی 2019 لە ڕێگەی هاوڕێیەکمەوە بیرۆکەکەی دەست پێ کرد کە دەستی بە دروستکردنی چەند کارتۆنێک زەیت کرد لە ڕێگەی مامۆستایانەوە لە ئۆفیسێکی پشکۆلەوە. پاشان بیرۆکەکە گەورە بوو بە پشتیوانی هەموو لایەک الحەمدوللا، هەتا وای لێ هات گەیشتینە ئەم مەرحەلەی ئێستا کە چەندین مۆزەف و چەندین کەس کاری تێدا دەکا. تاکە کارگەیە کە لە هەموو عێراقدا بۆ زەیتی سروشتی لە ئێستادا بتوانێت بەم حەجمە بەرهەم بهێنێت. ئەم زەیتی گوڵە بە ڕۆژەیەکە کە لە دەرەوەی وڵات لە مالدۆڤ، ئۆکرانیا، رووسیا بۆمان دێ کە گوڵە بە ڕۆژەیەکی تایبەتە بۆ زەیتە بێ.
کە لە 155 ئەم گڵۆبە ڕۆژەیە زەیتە کە زۆر کات خەڵکێک پرسیارمان لێکە چۆن دەتوانن لە ڕێگەی گڵۆبە ڕۆژۆ لیترێ زەیت بەرهەم بێن لە کاتێکدا گڵۆبە ڕۆژە خۆی بە 3000 بۆ 4000 بەڵام ئەم گڵۆبە ڕۆژەی ئێمە جیاوازە تایبەت بە زەیتە ئێمە ئەم زەیتی کە ئێستا بەرهەمی ئەهێنی بە خۆشحاڵیەوە یەکێکە لەو زەیتانەی کە سوود بەخشە بۆ ئینسان نەک زەیتێک بێ زیان بەخشیش بێ ئەسڵا. لێرەیە دەبەکانمان لە ڕێی چوبی بچووکەوە ئەهێنین ئەیکەینە ناو جیهازێکەوە دەبێکی تازەی لێ دەرئەچێت بەبێ ئەوەی کە بڵێ دەبێکەمان ڕیسایکل بێت یاخود بەکارهێنەری دەستی دوو بێت ڕاستە خۆ ئێمە لێرەیە دەبەکان بەرهەم ئەهێنین و ئەچێ بۆ بەشی ئینتاج. کاتێکە پێشکەوتنەکان یاخود ئاراستەی تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە چێت ئەوە گەنجانی کوردیش بێگومان بەکارهێنەرێکی سەرەکیە بن بەڵام ئایا چۆن بەکارەهێنرێ ئەوەیان گرنگە چۆن دوو گەنج لە هەولێر لە ڕێگەی چەند ئەپلیکیشنێک کۆمەڵێک کورتە ڤیدیۆ دروست دەکەن و سەرنجی بینەرێکی زۆریشیان بۆ خۆیان ڕاکێشاوە. ئەوان بە کەمترین پێداویستی لە ناو شاری هەولێر ڤیدیۆکان تۆمار دەکەن وەک خۆیان باسی دەکەن کاری مۆنتاژەکەی چەند ڕۆژێک دەخایەنێت ئەم دوو گەنجە هەوڵیان داوە تەواو کوردانە کار بکەن و ڤیدیۆکانیش زیاتر کۆمیدی و پێکەنە ناوی. ئەوەی پێویستیان پێێتی و کاری پێدەکەن تەنیا کامێرایەکە. ئەم دوو گەنجە بران و پێکەوە دەیانەوێ ڤیدۆیەکی کورد بۆ کوردستان 24 تۆمارکەن. لەگەڵ سەرکاندنی وێنەکان دەزانن دەبێت چۆن و بە چ شێوازە کاری بۆ بکرێ بۆ ئەوەی ئامانجەکەیان بپێکەن. لەناو ئەو هەموو جەنجاڵیە و ئاڵۆزەی کە لەناو سوشیال میدیادا هەیە و زۆر جاریش ڕخنەی لێ دەگیرێت دەکرێت تەکنۆلۆژیا بخرێتە خزمەت گەنجان و بزە و خۆشێکیش بخرێتە سەر لێوی بینەرەکان. چەند ڕۆژێکە سەرقاڵی مۆنتاژکردنن. ئەم جۆرە لە کار بە ڕێگەی چەندین بەرنامەی کۆمپیوتێری ئەنجامە دێت و هەر بڕگەیەک لە ڤیدیۆکان دەبێت لە جێی خۆیان بن. سەلی قەوزۆق لەم کارەدا قسەی یەکەم دەکات. ئێمەش حەزمان دەکرد وەکو تاکێک لە نەتەوەی کورد شتێکی لەو بوارەمان هەبێ بە جوانی بەڵام نیشانێکی کوردواری پێوەدیە یعنی شتەکە کە بەنوعە کە هەر کەسێک تەماشا دەکات بزانێت کە کەسێکی کورد ئەو شتەی دەکات. تەقلیدیمە لە کاری باشە ئەوەیە کە شتەکەمان وەکو تەقلیدیشی علم و هونەر و تەکنۆلۆژیەکی لێک درایێتەوە. هەرچی وردەکارەکانە لاستۆی محسینە کە شارەزاترە لە بواری بەرنامەکانی کۆمپیوتەر. گەرزی ئەزمموی 10 ساڵی کاری ئێدیت و مۆنتاژی هەیە بەڵام 4 ساڵە بە هاوکاری براکەی و بە بیرۆکەی جیاوازتر کار دەکات. سه-4 بەرنامەیەکە ئیش دەکەین هەندێک ئەوە هەیە دروست دەکەم 3 ڕۆژ 4 ڕۆژ لەسەری ئیش دەکەم لۆ دا چرکە یا دەبی آخری 15 چرکە بیشترش نییە. تەکنۆلۆژی ئێستا لۆمە زۆر مهمە ئەمە هەبە تەکنۆلۆژی دەبێ خۆمان ئاپدەیت کەین با تەکنۆلۆژی پیش بڕۆین لۆ خۆمان نابیتن بێ ئەمە لە جێ خۆمان ببینێن. بەرهەمی چەند ڕۆژی کارەکان بەم جۆرە نیشانەدەن. لە پێش هەریەک لەو کارانەی ئەنجامیانداوە ئەگەریش پەیامی کۆمەڵاتی و هۆشیاری تێدا نەبینرێ دەکرێت بوترێت دەواازەیە کە بۆ سوودەتگرتن لە تەکنۆلۆژیای سەردەمیانە بۆی لە خزمەتی توانەکانی گەنجان بێت. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. هاژا ئەم بابەتە بابەتێکی ئەدەبیە بەڵام بەر لەوەی با بڵێن ئینترۆیەکە یان بابەتەکە بخەینە ڕوو چەند جوانە کاتێک نووسەرێک لە باکوورەوە دێ لە باشوور نمایشی کتێبەکەی دەکات و خوێنەرێکی ڕۆژهەڵاتی دێ
و کۆمەڵێک ئامادەبووی ڕۆژ ئاوایی ئەمانە هەموو بە دیار ئەم کتێبەوە دانیشتون لە باشوور کۆبنەوە لە باشوور کۆبنەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە کوردستان هەرچی لێ بکەی کوردستان هەر کوردستانە و هەریەکە و 4 و 5 و زیاتری تێدانە بێگومان ئەمە لە ئەدەبیات بە ئاسانتر بۆمان بەدەر دەکەوێت لە خانەی فەرهەنگی شین لە سۆران ناساندنی ڕۆمانی فریال کە لە نووسینی نووسەر و ڕۆژنامەوان محەممەد تاهیر ئۆرهانە بەڕێوەچ پەرتوکەکە بە دوو زاراوە ڕەنووسی جیاواز نووسراوە کارکتەری سەرەکی ڕۆمانەکە کچە کوردێکی یەزیدیە کە لە تەمەنی 12 ساڵی بۆ ماوەی 6 ساڵەکەوێتە دەستی داعش کاتێکیش ڕزگارەکرێ ئەو کچە ناوی باوکی بیرچۆتەوە فریال ناونیشانی ڕۆمانێکی نووسەر و ڕۆژنامەوان محەممەد تاهیر ئۆرهانە لە خانەی فەرهەنگی شین بە ژمارەیەک خوێنەر و نووسەری دەڤەرەکە دەناسێنرێت نووسەر ناوەڕۆکی پەرتوکەکەی بۆ ئامادەبووان دەخاتە ڕوو دیالۆگ لەبارەی ڕۆمانەکەش دەکرێت سۆران بە بۆچنی من وەکی کوردستانێکی کچکە چکە سێگوشە دەکەوت سێ پارچەی کوردستانە و ئێرە خەڵکی تێکەڵا مەسەلا لە کوردی باکوور لەوانە هەبن ڕۆژ ئەوە هەیە هەروەها خەڵکی ئێرەش کوردستانی باشوور دیسان لێیە و ئەمن هەندێک ئەوم هەلبژات دیکە چکە کتێبەکەم هەم بە کرمانجی و هەم بە سۆرانیە و کەسانەی لێرەش هەم کرمانجی زانن هەم سۆرانی زانن ویستم لێرە مەڕاستیمەکەی بکەم ڕۆمانەکە بە دوو زاراوە و ڕەنووسی جیاوازی کوردی نووسراوە و بەشداربوانیش پێشوەختە شەنوکەوی ناوەڕۆکی ڕۆمانەکەیان کرد چەند لایەنێکی پەرتوکەکە جێگای سەرنجی ئامادەبووان بوو ئەو زمانانەشی کە لە ناو باکوور باش و ڕۆژ ئاوادانە هەرێکی خاون کە لە پووری تایبەت بخۆیەتی ئیدی ئەوە تۆ ناتوانانی دروستێکی هەمووی لەیەک بدەیت تا لە قوتابخانە بخوێنن ئەو ئیشی پەروەردە بوو کە ئەو نووسەرە کردوویەتی بەڕاستی مەسئولیاتێکی گەورەیە کە هەڵی گرتووە چونکە ئەمە لەوە ئاشنای ئازاریەکە بین و لەوەشت فێرە بین حادەتەن ئەگەر ئەتۆ بەقەت ئەوەی کە زمانێکی تر بزانین لە زاراوێکی تر بزانین لە زمانەکەی خۆتا بێ لە کوردیا بێ ئەتوان یەکتری دەوڵەمەندکەن ڕۆمانی فریال باس لە چیرۆکی کچێکی کوردی یەزیدی تەمەن 12 ساڵان دەکات کە بۆ ماوەی 6 ساڵ کەوتۆتە دەستی داعش و وەک کاڵایەک مامەڵەی پێوەکراوە نووسەر خۆی بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ کاراکتەری نێو ڕۆمانەکە دواوە و ڕووداوە تراژیدیاکانی ژیانی ئەوی نووسیوەتەوە تەیفور محەممەد کوردستان 24 سۆران بێگومان بەرنامەی بەیانی 24 لەم هەک بە دەوڵەمەند و چڕوپڕەیە بەشێکی هەرە زۆری ئەو بابەت و نووسین و پەرتوکانن یاخود ئەو بڵاوکراوانن یان ئەو بەرهەمانەی گەنجانن کوردانن کە ڕۆژانە بەبێ ماندوو بوون ئەتوانن بەبێەوەی کە هیچ قورسێکی ژیان کاریگەریان تێ بکات بەرهەمێک بخەنە سەر هەکبەی ئەدەبیات و نووسینی کوردی بۆیە تەوەری ئەم ڕۆمان تایبەت کردووە بە چاپ و بڵاوکردنەوەی پەرتووکی فریال کە لەلایەن نووسەر ڕۆژنامەنووس محەممەد ئۆرهان کاری بۆ کراوە و نووسیوێتی کاک محەممەد هاوکاری خۆشمانە هاکار هەموو جارێک ینی لە چەند جارێکە کەسێک گێت هەر هاوکاری خۆمانە کوردستان 24 کارمەندەکانی زۆربەی نووسەر و کەسانی بەتوانن کەسی مامۆستا بەخێر کاک محەممەد زۆر بەخێر بێت دەستەکان خۆش زۆر سپاس بەیانی باش ڕۆژانە وەکو هاوکار لەگەڵ یەکەین ئەمڕۆ تۆ وەکو میوان و وەکو نووسەر ئێمەش وەکو پێشکەشکار و ئەم دارە باڵێن خاوەن ماڵ زیاتر لەگەڵتین بەڵام زۆر خۆشحاڵم کە دەبینم بەرهەمێکی دیکەت خستە نێو ئەدەبیاتی کوردی و بەرهەمەکەت بەڕاستی بەرهەمێکی جیاوازە لەو ڕۆ جیاوازە کە هەموو ئەوانەی کە دەتوان بە کرمانجی بخوێنەوە و ئەوانەی دەتوان بە سۆرانی بخوێنەوە هەردووکی هەرتێدا نیو بە نیو کارت لەسەر کردووە پێم خۆشە باسێک لەو کتابە بکەی سەرەتا پاشان بین هەندێک پرسیاری ورد لەسەر کتێبەکە بکەین دەستان خۆش بێت زۆر سپاس بەیانی باش دوارە کتێبەکە چیرۆکی کچێک دەگەێرێتەوە باسی نەهامەتی 6 ساڵ لە ناو دەسەڵاتی داعش ینی چ بەسەری هاتیە چیرۆکەکە لەسەر ئەوەیە کتێبەکەم دەمەوێت باسی ئەوەش بکەم سەرەتا لە ناوەکەی دەست پێ بکەم لەوانە زۆر کەس بڵێن فریال مانای چییە فریال بەخۆی بە عەسڵ کۆکەکەی وشەیەکی فارسیە
لە فارسی و هاتیە ناو عەربی و حتا تورک و لە کوردستانیش ئەو ناوا بەکاردێنن بەمانای بەختەوەری دێتن ئەمن ئەو ناوم هەلبژار چکە دوشتی پێچوانەیە باسێک هەیە دەڵێن مەسەلە زۆر کەس ناوی چییە بە گۆرەی ناوەکەی بەسەری دێتن کچەکە ناوی فریال بوو کچەکە ناوی فریالە پێچوانەی فریال بە دەردێت چکە فریال بەمانای بەختەوەری دێتن بەس ئەوەی بەسەری هاتی پێچوانەی بەختەوەریەکە و چیرۆکەکە ڕاستیە بەخۆم چۆیم مەدانی چۆیم لەگەلیان مقابلم لەگەل کردیا دوای هێنامە ئەو دارشتنەکەی چاکم کردی و کردیمە کتێب باشە مامۆستا محەممەد زۆر جارە بینی نووسەران لە چیرۆکێکەوە توانن چەندین ڕۆمان و پەرتووکی تایبەت بنووسن تۆ لەکەوە دەستت کردووە بۆ بنووسین چۆن بۆم جارە ئەم شێوازت هەڵبژات کە بینەری چیرۆکێک بیت و دواتر دای ڕێژی بەم شێوازە جوانە بەخم لە ساڵی 2007ەوە ئیشی ڕۆژنامەنووسی دەکەم 2010 کولیە بەشی ڕاگەاندن بەشی رادیو تەلەڤیزیۆن تاوام کردیە ساڵی 2010 زانکۆی سەلاحەدین ئەوە 3 ساڵێژە کتێبم دەست بە نووسینی کتێبم کردیە خەیالی منی منداڵی بوو خەیالی منی منداڵی بوو مەسەلا ئەگەر دوای کولیە تاوا بکەم ئەوجا دەست بە نووسینی بکەم مەسەلا زۆر کەس بە منیان گوتیە برادر یان کەسی دیکە گوتیە کەس کتێب ئێستا نایخوێنتن زۆر کەس وا بە منیان گوتیە لۆ دەنووسی لۆ خۆتمانی دەکەیت ئەم گوتم ئەوە خەیالی منی منداڵیە حەزم لێ ئەو خەیالە بکەم ڕاستی بەڵام یەکجار ئەوەش نییە کە خەڵکانێک هەیە ئێستا ڕاست دەکە کاک محەممەد قسە منیش گوێم لێ دەبی کە دەڵێ کەس ئێستا ناخوێنێتەوە بەڵام خوێنەر بەردەوام هەر هەیە و نووسری باشیش هەیە کە ئەو قسانە تەشجیعەکە بۆ نووسینی زیاتر وەنیا یعنی خوێنەر بەردەوام هەر هەیە کەسانێک هەن تا ئێستاش ڕۆژانە هیچ کاتێک لە دەستیان دەرباز نابی ئەگەر بێت و 50 لاپەڕە کتێب نەخوێنەوە بەڕاستی بێگومان مەسەلا ئەوەی دوێنێ لە سوورانمان چاکرد دەوروبەری 45 نەفەر باشدار بوون لۆ شتێکی باش بوو یان شتێکی گەورە بوو 45 نەفەر لە قەزایەکی وەکی سۆران باشداری مەڕەسیمی ناساندنی کتێوێکی بن و کەسیش لەوێ نەیناسم کەس من نەیناستن لۆ شتێکی پیرۆز بوو یان شتێکی زۆر جوان بوو زۆر کێخۆش بوون کاک محەممەد پێم وایە ئەمە یەکەم بەرهەمت نییە وایە یەکەم کتێبت نییە کتێبەکانی دیترت کەی بڵاو کردەوە ئەمان باز لە چی دەکە هەر ڕۆمانن یاخود ئەمانە بابەتی شعری من زیاتر حەزم لە ئەو شتانەی باز بکەم زیاتر شتی ڕاستی بێت ینی لە خەیالی دوور بن منە کتێبی پێشەوەیژم نووسی لەسەر ئەوە بوو چیرۆکی گوندێک مەسەلە کوو لەلایەن دژمنانمان تێک دەدرێتن کۆ گوندەکە ئەوە دەکات ئەم باسی گوندەکەم کردیا لە ناو گوندەکە باسی بنەمالێکم کردیا بنەمالەکەم کردیا ناو ئەوەی کتێبی خۆسەرەکی پاڵەوانی کتێبەکەم لە ناو ئەوەیش کوڕێکم کردیا پاڵەوانی سەرەکی کتێبەکە نمونە دەبێت محامی دوای دەکوژرێتن ئامانجەکەی ئەوەیە ببتن محامی بەرگری لە خەڵبێکی بەرگری لە کورد بکتن دوای لە خۆپیشاندانێک دەکوژرێتن کتابەکەی من یەکەم لەسەر ئەوە بوو ئەوەی دووەمیش ئەوەی لەگەڵ ئێوەیە لە داهاتوش کتێبێکم هەیە حەزم لێ ئەو جارە برەک جیاواز بتیان لە چێروک و ئەوە ئەو کتێبەش لەسەر ئەوەیە کرمانجێک و فێری سۆران ببتن و فێری سۆرانی ببتن بەتایبەت لە بوو باکوور و ڕەل لە بۆ ڕۆژاوە چونکە ئێستا هەم لە باکوور هەم لە ڕۆژاوە تەماشا دەکەین خەڵکێک زۆر هەین حەزیان لێ فێری سارەوەی سۆرانی ببن ئەمنیش گوتم باش شتێک ئەوها بکەم شتێکی جیاوازتر بکەم ئیشڵە هەڵ دەدەم لە داهاتوەیەکی نێزیکەویش جیاوازی تو ئەوەیە لە ناو کتێبەکان تا ڕەنگایەتەوە ئەوەی کە ئێستا کردوتە ینی لە لاپەڕی لە لای ڕاستەوە گەر دەست پێ بکەین بە شێوەیەکە کە بە سۆرانی نووسراوە بەڵام لە پشتەوە هەر هەمان چیرۆکە بە کورمانجی نووسراوە ئەمە تۆ جارێکی دیکە دەریەخەیتەوە بە ڕووی بینەر خوێنەرا کە زاراوەکانمان زۆرن وە زمانی کوردی بەهۆی ئەم زاراوانە بەهۆی ئەم شێوازە جیاوازانەوە زۆر دەوڵەمەندترانی دەوڵەمەنی زمانی کوردی دەرخستەوە ئەمە جیاوازێکەیەتی ئەرکێکی قورس نەبوو بۆ تۆکە لە کتێبێک لە یەک کتێبە دوو زاراوە جێ بکەیتەوە بخۆم بە کرمانجیم نووسی دوای ئەوە لەلایەن برادەرێکەوە وەرگەری سۆرانی کرا ڕاستە قورسایی هەبوو بەس نمونە ئەو کتێبە هەموو لەسەر داهاتی خۆمەوەم کرد پارەی چاپ پارەی ئەو برادری وەرگەری کردی زۆر سپاسی دەکەم بەبێ بەرامبەر لۆم وەرگەری کرد کتێبێکی پێشتریش هەر عینیاویش بەبێ بەرامبەر لۆ من وەرگەری سۆرانی کرا چکە سۆرانەکەم لەوانە لە نووسینی زۆر باش نەبیتن هەندێ نەچاری دەبی کەسێک لەم وەرگەری سۆرانی بکتن بەس نازۆم بدا زۆر کارێکی باشە من یەکسەر پێی سەرسان بووم زۆر جوانە بتوانی لێرەوە بە سۆرانی ئەمەش هەم ئەبێتە فێرکردنێکی باشی یانیوانی کە حەزەکەن بە کورمانجی قسە بکەنیان بنووسن
ئەتوانن سوودێکی باش هەم لە ڕێگەی چیرۆکەکەەوە وەربگرن. مەسەلە زۆر برادری من هەبوو سۆران بوون من کتێبەکەم پێدا دیاری دەگوم من سۆرانەکەی ناخۆم دەگو حەزم لای کرمانجەکەی بخۆنم منیژە سەوام ئەوە لەو شتێکی باشە ینی ئەوە مانای ئەوەیە خەڵکی ئێستا دەیەوێت مەسەلە کەسێکی سۆران بیتن منە خۆ فێری کرمانجی بکتن یەک کرمانج خۆی فێر ئەوە پێشکەوتنێکی زۆر باش بەیانی کە کاک محەممەد و کتێبی پێدام ئەو کتێبەکەیە ئەمن کە کردمەوە یەکسەر لە کرمانجەکە کردمەوە لە کرمانجەکە ویستم بزانم شێوازی نووسینی کرمانجەکەی بە شیوەی ئاسانە من بتوانم بخوێنمەوە بەڵام کرمانجەکەش زۆر خۆش نووسراوە زۆر هەم چاپەکەی جوانە بیتەکانی جوانە هەم شێوازی نووسینەکەشی مەسەلەن ئێستا کە من کرمانجەکە دەخوێنمەوە باش لی تێدەکەم ینی کێشم لە بۆ دروست ناکە من زۆر هەوڵ دەدەم وەختی بنووسم ینی هەر کەسێک تێ بگات مەسەلا زۆر نووسین هەین لە سۆرانی وەرگەری کرمانجیم کرد نێزیکەی 10 کتێبم لە سۆرانی وەرگەری کرمانجی کردیە مەسەلا هەندێک دێر هەیە تو دەیخۆنی تێناگەی ئەمە فکر دەکەم دەڵێم ئەگەر ئەو دێرە یان ئەو پاراگرافا کەسێکی شارەزان نەیزان تێ بگەتن خوێنەرێکی ئاساییان خوێنەرێکی سادەکو دەتوانتن لەو دێرەیان لەو پاراگرافە تێ بگەتن ئەو مامۆستا محەممەد تا چەند گرنگە زمانێکی سادە لە نووسینا هەبێت واتە زۆر جارە بینین نووسەرە زۆر ناودار و گەورەکان چەند کتێبێکیان هەیە کە ناتوانیت ینی مێشک توانایەوەی نییە بە یەک جار تێگەیشتنی هەبێت بۆت ئەبێت چەند جارێ بگەڕیتەوە سەر ئەو دێڕایە بچیتەوە بەشی کۆتایی بەڵام لە نێویشاندا هەڵدەستێت کتێبێک بە زمانێکی سادەی ئاسایی بڵاوەکاتەوە هەر هەمان نووسەر ئەمە گرنگە بۆ نووسەر تۆ وەکو نووسەرێکە زمانێکی سادەی قسەکردن چۆنە ئاوا بەکاربێنیت لە نووسینەکانتا وڵێ ئێستا گەورەترین کێشەی کورد لە هەر چارپارچە ئەوەیە زمانێکی ستانداردمان نییە ڕاستە هەر زاراوەیەک دەوڵەمەندیەکە لە بوومە بەس نمونە کەسێکی هە لە باکوورە ناتوان بە پیتی عەربی بخۆنتن بە سۆرانی بخۆنتن بە پێچەوانەکە ئەو کێشەمان هەیە یعنی ئەمنیش بەڕێگە ئەو کتێبە هەولمدا ئەو کێشە کەمێکیش چارەسەر بکەن مەسەلەن نمونە کەسێکی سۆرانی بخۆنتن بزانێت بەرامبەرەکەی بە کرمانجی چ نووسی وەکی فەرهەنگێک ئیدیکەش لەو مەسەلەی نووسەر ئەم من بە بۆچنی من نووسەر هەیە دەیەوێت بەڕێگای کتێبەکانی خۆی پەیامی جیاواز بدتن مەسەلەن نمونە ئەمن نەمویستە بە زمانێکی قرس بنووسم ویستم بە زمانێکی سادە بنووسم هەموو کەسێک تێ بگتن بەس لەوانە نووسەرێک هەبێت کتێبێک بنووسن ئامانجی ئاوا لە کەسانی تایبەت بیتن مەسەلە هەندێک کتێب هەیە لەوانە من ناتوانم بخۆن لەوانە جەنابتان ناتوان بخۆنتن بەس ئەو بە بۆچنی من منداڵێکیش ئەگەر خوێندن نووسینی هەبتن دەتوانە بخۆنتن کەسێکی گەورەش هەر بەو شێوە دەتوانە بخۆن بە بڕوای من چۆن ئاژا ینی ئەو کتێبانەی کە کتێبی اختصازین تایبەتمەندن ئەمە ئاساییە بۆ کەسێکی تایبەتمەند کە دەخوێنێتەوە وەکو سەرچاوی زانستی بەکاردێنێ چەندی قورس بێ ئەو کەسە اختصاصی خۆتی دەتوانی لەگەڵی بڕوات ئەوەی تر بەشێک لە نووسەران پێیان وایە دەبی خوێنەر ئەو لەگەڵ ئاست بەرزیوی بڕوە ئاستی خوێنەر ئاستی خۆی بەرز بکاتەوە بۆی لە کتێبەکە تێبگا بەشێکی دیکە باوەڕیان بۆ وایە من کتێبێک دەنووسم زۆر ئاساییە من بۆ داپیرم دانیشم بخوێنمەوە و بۆ داپیرم بە ئاسانی لی تێبگا هەر کەسە وەکو کاک محەممەد گوتی ینی شێوازی بیرکردنەوەی جیاوازە و پەیامی خۆیە کاک محەممەد لەسەر هەر بابەتی نووسین و ئەمانە تۆ بۆچی باوەڕت زیاتر بە بابەتی خەیاڵی نییە دەتەوێت بابەتی ڕاستەقینە بکەیت پێت وایە ئەمە زیاتر کار دەکات لە خوێنەر ئەمە زیاتر ڕۆ دەچێتە ناوناخ وەڵڵەهی جاران کتێب خوێن پڕ بوون ینی کە زۆر هەبوون کتێبیان دەخوان ڕۆمانیان دەخوارد مێژویان دەخوارد مەسەلە دوێنێ لە مەراسیم برادێک دەگوم من باوەرم بە مێژوو نەمایە یگوت ئەگەر باوەڕمان بە مێژوی خۆمان نەبێت باوەڕمان بە چه هەبێت نمونە مەسەلا لە 20 ساڵی ئاخرێ نمونە چ بە سەریما هات چ نەهامەتی بە سەری کورت هات خۆ مێژووە ئەگەر ئەمە ئەو ڕاستیە نەنووسین نمونە ئەو کتێبە ئەگەر دوای 20 ساڵ دیکە 50 ساڵ دیکەش منداڵێک بخۆنتن دەزانێت لە ساڵی 2014 چ بەسەری باشووری کوردستان لە ڕۆژەوای کوردستان مەسلەی هاتنی داعش بەسەری کوردانی ئێزدیهات هەموو کەسێک دەتوانێتن چکە لە ناو کتێبەکە باسی ئەوەیژم کردی باسی هاتنی داعشم کردیە کو دەچێت گوندەکان داگیر دەکت و کو منداڵەکان دەڕفێن و دەست درێژیان دەکرد لەسەر ئەو شتانە هەموو باس کرد ئێوە بەخۆی مێژووە ئەگەر سیقەمان بە مێژوو نەیەتن ئەی باوەڕمان بە چ بێتن باشە کاک محەممەد نووسین لە هەرێمی کوردستان باسی هەیە ینی باشوور بکەین تا چەند ئاسانە و کە پاڵپشتی ئەکات تۆ کە حەزت بە نووسینە لەکوێ پاڵپشتیت کراوە و پێویست بە چ جۆرە پاڵپشتیەکە وڵی ئەوەی من ڕاستەکە کەس یارمەتی منی نەدا لە مەسلەی دارایی
لە مەسلەی چاپکردنەوەشتا هەموو لەسەر حسابی خۆم چاپم کرد بەس مەسەلەن نمونە لۆ وەرگەری لۆ بەرگی برادرانی نێزیک یارمەتی منیاندا لە بۆ هەڵەچینی نەفەریان یارمەتی منیدا لۆ ئەولا یارمەتی من کرا بەس بۆ مەسلەی داهات و چاپکردن و کەس یارمەتی من نەدا ئەمن مەسلە دەمەوێتن ئەو کتێبای خۆم چکە زۆر درێژ نییە ئەمن دەمەوێت نمونە بە ئینگلیزی بلاو بکەم دەمەوێت بە تورکی بە عەربی بە فارسی هەرچ نەبیتن بەو دراوسان دراوسیەکانمان ئەوانە نمونە بە فارسی و تورکی و عەربی ئەوانە بزانن لەو سەدەی 21م چ بەسەری ماهاتیە چ بەسەری کچێک هاتیە لە تەمەنی 12 ساڵی 6 ساڵ لە ژێر دەسەڵاتی داعش دەبێت چ بەسەری بێتن یعنی ئەگەر ئەو کتێبانە تەرجمەی زمانەکان دیکە بکرێن لەوانە ئەوانش بزانن چ نامەتیەک بەسەری ماهاتیە ئەمە گرنگە من هەر مەبەستم بوو کە لە ڕێگەمەوە کەسانێک ینی لەوانەیە بیان و بگرن بەوەی کە هیچ نانووسن هیچ ناکەن لە بەرەوەی پاڵپشتیانە بەڵام وەکو کاک محەممەد ئاماژەی پێکراکار کاتێککە بتەوێت شتێک بکەی بتەوێت ئەو پەیامە یاخود ئەو نەهامەتی بەسەر کورت هاتووە بیگەێنیت ئەو کات ئیتر خۆت هەنگاوانەی پێویستە بە پاڵپشتی کەس نابێت ئەگەر نووسەر بێ و عاشقی نووسین بێ دروستە بێگومان ینی هەوڵەکانی خۆی لێک زاویەت سەر ناکاتەوە قەتیس ناکە هەوڵدا هەر چۆنێ بتوانێت ئەو بەرهەمە ئەو پەیامێکە هەیە بیگەێنێت کاک محەممەد لەم کتێبە من شتێک دەبینم پێم وایە تو هەوڵە داوە دوو بابەت بگەێنی یەکیان بە دیکۆمنتکردن جێرانەوەی مێژوێک وەکەوەی کە خۆت باست کرد کورت لەو نێوان ئەو ساڵە 2014 تاوەکو 2019 چی بەسەر هات و لە هەمان کاتدا جێرانەوەی چیرۆکێک هاوشێوەی ڕۆمانێک ئامانجەکەی تو هەرەوەیە هەم ئەوەیە هەم مەسلەی زمانەوانیە هەم مەسلەی ئەدەبیاتی کوردیە ئیدیکەش نمونە مەسەلە باسم کرد بە کرمانجی و سۆرانیە ئەوە شێک لە ئامانجەکانی منە ئەوەش بە بۆچنی من شتێکی باشە حەزم لێ نمونە لە تورکیا نمونە ئەگەر چاپ بکەم دەمەوێت لە تورکیا بە کرمانجی و تورکی نمونە چاپ بکەم ئەگەر لە شوێنێک دیکە بەو شێوەیە ئەوە باشە پلانی داهاتوو چییە بێت کەواتە لە بۆ مەسلەی کتێبەکەم دەمەوێت تەرجمە ئینگلیزی بکەم ئەگەر پشتیوانین بکرێتن مەسەلە عەربی حەزم لێ زۆر تەرجمە بکەم لە بە تورکی بەو شێوەیە ئیدیکەش ئیداهات و باسم کرد کتێبێکم هەیە دەمەوێت لەسەر زمان فێربوونی کرمانجێک و فێری سۆرانی ببتن ئامانجی من ئەوەی ئەوش لە هەڵدن ئیتر دەستە پێ کردو ناوەستی تقریبا 180 تاوا بووە بەرهەمەکەی دیکە خەریکە ئامادە دەبێت ئینشەڵڵا تاوانێوەی نەما بەرنامێک تر دەبێت ساڵ داهات و تاوا بێتن کاک محەممەد زۆر سپاس بۆ تۆ هیوای سەرکەوتن بۆ دەخوازم ینی من دوو زار دڵخۆشم هەم بەرهەمێکی دیکە ئاتە کتێبخانەی کوردی هەمیش هاوکارێک و هاوڕێکی خۆمانە کە بەڕاستی بەرهەمەکەی ئامادە کرد زۆر سپاس کاک زۆر سپاس بۆ کوردستان ویست چارج دەستان خۆش پەنجەت هەڕەنگین بێ و بەرهەمی زیاترت هەبێت زۆر سپاس ئەم ڕۆژانە پێم خۆشە هەموو کات من باسی کەش و هەوا بکەم لە بەرەوەی باسیکە کەش و هەواکەی ئەوە نەخۆشە هەورە بارانە هەندێک شار هەور و بارانە هەندێک شارە سەوک و هەولێر سایقە و ساماڵی پێوترەوەیە ئەکار لایوە شەرواڵن لە دەڵێن ساماڵە سایقەیە جەبا بە بزانین هەموو شارەکانی کوردستان چۆنە
زانکۆی ئەمریکی کوردستان نەدەهۆک ئامادەکاریەکانی بۆ بەڕێوەچوونی چوارەمین کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست ناسرا و بە مەپس تەواو کردووە. بڕیارە کۆڕبەندی مەپس با بەشداری زیاتر لە 300 کەسایەتی لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی بەڕێوە بچێ کە بۆ ماوەی 3 ڕۆژیش بەردەوامە بێ چاوتان لە کوردستان 24 بێت تا بینەر و بیسەری هەموو ئەو گرنگی و ئەو میوانانە بن ئەو پانێڵ و دیبیتانە بن کە لە کۆنفرانسەکەدا بەڕێواچێت. لەسەرم بابەتە هەڤرێست پامێرمان لە دهۆکەوە دوای راپۆرتەکە هەڤرێستمان لەگەڵ دەبێت زۆر باشە. Ev zanîngeh dê hembêza êk ji mezintirîn konferans li ser astê rojhilatana vîn kir. Pêxemetî vê çendê jî amadekarî bi temamî hatîne kirin. Çaremîn konferansa zankoya Emerîkiye li Duhokê ku li dûr aştî û asayişa rojhilata navarast tête gêran. Ev sala jî berhevî berdewamin Evrûkê jî rojan e taybet bi rêkxistina hatina mêhvanên me yên hêja û herwasa berheviyên lojîstîk yên her du cihên konferansî ku dê ev sala yê dabeşkirî bît navbera avahiyê zanîngeha Emerîkaya Kurdistanê bi xwe velvêrê herwasa li hola kongreyan ya parêzgeha Duhokê ku dê du roj roja bîstê û bîst û êkî vê mehê dê li wêrê pirêve çin vêja vêgavê em mijîlî van amadekariyan e. Korbendê zêdetirî 300 mêhvanên giring ji rayedar û bispor û desaletdar û siyasiyan li ser astê navxwe û rojhilata navîn û cîhanê bi xwe vegirtîne. Ew gotûbêjan li ser pirsên germên rojevê û cuda cuda dikin. فائدة في مشاركة الحوار وسماع الآراء. بەشداربوونە دان و standina da û guhdariya bîrorayên hevdû karekê mifaye. Divêt ev bibîte cihê dengê teqê û çekî. Bila em guhdariya êku du bikîn, hîn çi dixwazin arîşit we û asteng çi ne? Guhdarîkirina bîrorayên hevdû bi şêwekê aram di hindek yasayên lêktêgehiştinê detete bo cîbcêkirina emn û asayişa medenî. Beramberî wê tiveng û teqemenî û têkdan çi emnahiyê bo komelgeha naînît. Înana mêhvanan ji hemî aliyan bo konferansî dêbîte egerek ku Kurdistan bibîte senterekî giring di rojhilata navaraz da û bibîte cihek bo gehandina kesên xwedanbîr û bûçûnên cuda ku dibît çi delîve nebûne wan li êk nêzik bikin. Di vî konferansî da çi nebîte guhdariya êku dukin û dê pitir di hevdû gehin û ev jî rolekî gelekî giring e bo Kurdistanê. ئەمە یەکێک لە دەغدەغەکان و لەو شتە گرنگانەیە کە بۆ ئێمەی کورد ساڵیانی ساڵە بە دوایدا دەگەڕین. ئالۆزی دنوکەدا پڕن لێ لە هەرێما کوردستانی و بە ئارامی ئەف کۆنفرانس لە ڕۆژا 19 vê mehê dest pê diket û بۆ ماوەیە 3 ڕۆژان بەردەوام دەبێت. هەممی دل Duhokê bin û hemî çav jî li ser vêrene. Di nava komeka arîşe û gêleşokên siyasî û aborî û aramiyê da li ser astê rojhilata navîn ku Kurdistan jî beşeke ji wê, zankoya Emerîkî Kurdistan dê baweşa xwe bo girîngtirîn korbenda aştî û asayişê vekit û ji heştî welatan jî mêhvanên wê dibin. İslam Yusuf Kurdistan 24 Duhok. ئێستا هاوکارمان هەفرەست ڕەجەب ئامادەیە کە لە یەکەمین کۆنفرانس لە کۆڕبەندی مەپس دەستی پێ کردووە. هەفرەست سڵاوت لەبێ بانیت باش پێمان بڵێ زانیاریەکان چییە یەکەمین کۆنفرانسی ئەم کۆڕبەندە گەورەیە کە دەستی پێ کردووە کێن میوانەکان ئامادەکاریەکان چۆن کراوە. بله هاجا دمتاجی باش با هاجا ایرو کنفرانس مپس آنکو
کوربند آشتی و آسایش روجهلاتا ناوین لزانینگاه امریکا کردستان دست بدکا اوه گرا چارم یاوی کنفرانسی دهتا گران ایرو روژا یکمش وی کنفرانسی گوده دست بکات و روژه دجی لزانینگاه امریکا کردستانیا گلوه ده چند خولک اندیتر ده ساعت نه پدا ده دست پیشوازی کرنا مهوانا دهتا کرن گو ام بجن 105 مهوان دا خواست کرینا بو مپس گو اوجی مهوانین هرن شارزانه لسر آستن ام بجن ين عبوري وسياسي وإمناهي شبرقو أفصالة تكزيا ميكس دي نبتني لسر بابتن سياسي ببلكو دي لسر بابتن عبوري وين إمناهي جبا أفجي تشتكا جداتر سالين بوري أفصالة جي درشمي نياتي بيداتشون وخوراغريا في درشمي أفصالة ميبس دست بكريا بو جمان أو كسين جو بجداري ميبس دبن نيزيكي 1000 كس دي بجداري أفي كونفرانسي ببن هر وسا دوان روجين بهدا گو افروبتنی پیشوازی کرنا مهوانایا و هر وسا ده هندک پانل یانجی امبیژن ورکشاپن تایبتین اکادمی و زانستی ده هبن اوا ده دوربین شافکن کمیره افرو دل زانینگاه امریکا کردستان اف پانل ده بری وبچن لبو صبا و دزبا پانل اندرستین مپس ده دست بکن گو ده پیون سرکردا و شارازاین جهانی ده هبن تنوا وان پانلاندا تتا چاواره کرن گو ده 11 ورکشاپ هبن دوان روجاندا هر وسا ده 18 پانل جی هنا پیشکش کرن کسین بجدار کسین شارازاین گو هاتینا داخواست کرن بو میبس ام بجن هشتی ولاتان بجدارن گلوه ده حمید الدهوک ده کوم ببن داکو ام بجن وان بابتن گرینگ لسر آست روجهلاتا ناوین بابتن سیاسی او آریشین گو روجهلاتا ناوین روی ددن چه آریشین سیاسی بنین آبوری بنین ایمناهی بن دتنا وان پلانان داوان ورکشوب ده هنا باس کرن حتی نها لگوری او کسین گو هاتینا راگهاندن گو ده المیبس ده پیون وان هبن سروک هرما کردستان یعنی چیروان بارزانی هروسا سروک حکومت هرما کردستان بارز مسرور بارزانیا بوریس جونسون سروک وزیر پیشتر بریتانیا هروسا بافل طالبانی فؤاد حسین یعنی جنین پلاس خارت نرین گلک ام بجن هم جیین نافخویا هرما کردستان و هروسا نرین ام بجن رکراو دزگهن مروفاتی جهانینا هروسا لگلوان کسین شارازا لسر آستن هرب لندل جهان گو الفيد دوان روجاندا دل دهوك دي كوم ببنو بحثي وان بابتن هرن جرينج ين روجهلاتا نافين بكن هروكو ما ماجا بكري قاف سالامي سنبتن دوان بابتن سياسي وغير دايبه بلكو دي باس لوان اريشين ابوري وين امناهي جيبكا بله هفرس رجب سپاس بو زانیاری كانت سپاس بوی که لگل من بوی لگل یکم دست بکی کنفرانسی مپس بەردەوامی لەگەڵتان لە برگە ئەدەبیەکان دەمێنینەوە برگەیەکی تایبەتمان هەیە ڕۆژانە ئەمیش برگەی لەگەڵ ئەحمەدی خانیە کە جاندۆست پێشکەشی دەکات باس لە بەتایبەتی مەموزینی ئەحمەدی خانی دەکات کە یەکێکە لە بەرهەمە زۆر ناوازەکانی مێژووی ئەدەبیاتی کوردی و ئەمڕۆ جاندۆست قسەی جیاوازتری هەیە ینی باس لەوە دەکات کە ئەحمەدی خانی بچێ سەرسام بووە و مەلای جزیری بچێ سەرسام بووە هەردووکیان ینی سەرسامی هەردووکیان نەگەڕێنێتەوە بۆ حەفزی شیرازی کە تێیدا لەم بەرهەمە ناوازەیەدا ڕەنگی داوەتەوە دوێنێ باسیەوەمان کرد کە باسی وی کرد کە ئەحمەدی خانی توانیوێتی لە ڕێگەی خۆشەویستیەوە لە ڕێگەی چیرۆکەکە کە لە ڕێی خۆشەویستیەوە زاراوەی کوردی نیشاندا ینی ئەحمەدی خانی ئەوەندە چڕوپڕە ئەتوانین بە چەندین دیراسە و بە چەندین بابەتی جیاجیە بابەتی لێ هەڵەنجی ئەوەندە پڕ و قوڵە هەر بۆیە نووسەر و لێکۆڵەری ئەدەبی جاندۆست توانێتی ئەم بڕگە تایبەتە لە بەیانی 24دا پێشکەش بە ئێوە بکە و با بەیەکەوە بینەری بین دەم باش تەماشەوانین هێژا نها ئەس باوەرم هەنێک ژوە کێمانی ینی li hêviya berdewamiya vê xwendinê û vê şîroveya ji bo memûzîna Ehmedê Xanî ne li gel xanî bin îro dîsa em ê vegerin xeleka do ku me behsa çîroka Şêxê Sen'anî kir. Çîroka Şêxê Sen'anî gelekî di deba tasawufê de ne tenê li ba Kurdan li ba Ereban jî min dît di kitêba El Mustazraf fî kullî mustatraf يان المستطرف في كل فن مستظرف الأبشيهي ده بحثا شيخ صنعاني دكا وبحثا عشقاوي وبحثا أفيندارياوي دكا قداويش خوا داوياوي چيا امنها نابيجن توبة دكا وكشكا أرمنيجي بيرا مسلمان دبا أزي فاقر موية چيروكي جبركو فقيه طيران دستانوي نبيسان ديا دستانا شيخ صنعاني نبيسان ديا
و ئەوژی دەبێژە ئەو شێخ پێنجی جاری چویە حەجێ کا بنێرن بە چێش ئاوایی فەقێ تەیرا گوتیە فەقێ تەیراد ببورن بەری فەقێ تەیراد بێژە طبعات کوبارە ئەرمەنی دێم خاوەرە خۆرشید ئەنی ئیکرام کردۆتە گورجیان شێخێ نەخۆش ڕابوو پیان ئەو ئەحمەدی فەقێ تەیران وێ نابێژە پێنجی حەج و پێنجی تەواف سەوم و سەڵات و ئەعتیکاف بەخشیشکردن من بێ خلاف مزگینیە بشارەتێ ئەواژی فەقێ تەیران ژیت بێژە پێنجی حەج و پێنجی تەواف کردیە ئەم بنێرن کە منطق الطير فريد الدين عطار دجي او تشتا هي منطق الطير جي بحثا بينجي جار حج دكا دبي قرب بنجا حج بجاي آورده بود عمري بود تا مي کرده بود او جي بوي رنگي دبيجا كو شيخ صنعاني نيزيكي بينجي جاري حج كريه اف جمرة مهم أو كو أفشيروكا تصوفي مبدأي غاية جي أرمان جاجي كو أفين بلايك جي بلاي الخدية هم بلايا هم دانا يعني بخشيشك كركة كو بدس هر كسي ناكفة قافا أو عشقات أم دبينن عشقي قد تاريخ التصوفي ده همو داوياوان آليك جي مسلمان دبا مثلا زليخا مسلمان دبا تشيروكا بلقيس وسليمان جي هيا بلقيس مسلمان دبا دفردا كچا أرمني مسلمان دبا أوايا إجار آلية كي دني تشيروكا أنا لي آلية جرينج دي تشيروكا دا كو أف خودي وكو قدرك أف عشق جوانيا أفيني ديار ببا حتى شخوا أميد ماموزيني دا قدام ما تشبه بد ماموزيني دا أمي بجهن وي فلسفي جيكو أحمد خاني بتشاوي لعشق وأفين نهيرية تماشا كريم بريا من درباسي بيت هذا ببن لفردا ومن نفيس عندي حافظ شيرازي جي بحثا شيخ صنعاني ديك حافظ شيرازي وكم نزانن لسان الغيب شاعري كي مازني كوب فارسي دنفيسي وأحمد خاني عم بيجن ملاي جزي قالك دبن تأثيرا ويدابون وجا كردي همو و كلاسيك دبن تأثيرا وي وغيري ويدابون سعدية شيرازي و أفين كو داستان نفيس عندنا نظامي وأبيدن شيرازي دي بيجا گر مريدي راه عشقي فكر بدنامي مكن شيخ صنعان خرق رحني خانئ خماري داشت يعني خرقا خوا آجي تصوفي يعني بيجن عبايا خوايا تصوفي برا ميخانه دبر ميده دا جبو ميه بنوش او شيخ مزن عبايا خو بخشيشي ميجر و خدي ميخانه كربو بله شيروكن افيندار و عشقي و تصوفي قالك دناب هفدنا وخلاص نابن اميج الجور دما خو هندك جواره ببيش نيلوفر ناز پروری کر اوجی تل مهر مشتری کر بالای بلند تدای سروان پابند بلا تدا تزروان سورگل تکرن جخار پیدا بلبل تکرن هزار شیدا خوشرنگی تدا گیای سورگل خوشدنگی تدا نوای بلبل روناهی تدا سر شمالان وانکرن بشوق تالان محبوبی تچیکرن دلگاش محبوبی تچیکرن دلکاش مجذوبی تپیکرن مشوش دفرده احمد خانی وكو دؤاليزم كي دوتش تمتينا بر لفر اب هيا لفر اب هيا لفر اب هيا لفر اب هيا اوجي همو عشق ومعشوقيه عاشقي ومعشوقيه لآليكي عاشقه لآليكي معشوقه مرد خوازه ببيجا قد في كوني ده في قردوني ده في هبوني ده تاني دو هست هنا يعني افينداري هيا و كنت ببي دلبرو يار هي يانتي افيندار بي يانتي يار بي جي بي فد كون دنينا نتني البا انسانا ده همو هبوني ده بنيرن شد بيجا
حتا نیلۆفەر لولەپەر ئەو گوڵا گودناو ئاوێ دەشینتێ دەبێتە ئەو کرا عاشقێ ڕۆژێ لە مهر ڕۆژە تا لە میهری مشتری هشت ببە عاشقێ ڕۆژێ ئەو گوڵەهانی یعنی گوڵە عاشقی ڕۆژێ دەبە بڕۆژێرە ڤە دەبە گەشت دەبە بالایە بلند تەدایە سەروان سەر و دارە سەروێ دارە کاژەدار تە بەژنا بلندایەوان پابەندێ بەلا تەدا تەزەروان تەزەر و ئەوژی تەیرن نکارم بفرن گەلێکی تە نگێوان ئەم بێژن بریە ژگوخوا بگهینن وێ بالایە بلند ئەوژی عاشقێک ناو بەراواندا هەیە ئەو تەیرێ هاان تەزەر و دخوازە بفرە خوازە بگهێ وێ دارا بلند لێ نکارە ji ber ku te taqet nedaye sorgul te kirin ji xarî peyda ji xwedê re dibêje herhal sorgul te ji navistîriyan derxistin di navistîriyan de şîn hatin û çêbûn xweş bilbil te kirin hezarî şeyda ew sorgulê di navistîriya de te îca ji wan re aşiqek jî çêkir te bilbil kira aşiqê wan te bilbil kira aşiqê wan خۆشرەنگی تەدا گەیایە سۆرگل خۆشدەنگی تەدا نەوایە بلبل ئەو بلبلێک بوو شەیدایە وێ گولێ تە دەنگێکی خۆشدایە ji ber çi ji ber got te rengekî xweşda bû gulê dûr de ev jî ciwankariyeke xweşik e ku evîn û eşq her du terefê wê divê li gor hev bin li aliyekî dilekî xemgîn û awaz û şe'r û helbest û aliyekî ciwanî ev hevdû temam dikin dikemilînin belê em bigihên malika dawî ronahî te da serê şemalan perwane kirin bi şewqê talan ew ronahîya xweşik al serê mûman wan hişt gu perwane dîn bibin ew pirpirîk dîn bibin werin li dora mûman bigerin ew jî aşiqî wê ronahiyê bûne محبوبی te çê kirin di dilkeş meczûbî te pê kirin muşewweş ji xwe ew jî dualîzma hene te ew nazdarên xweşik ew keçikên xweşik te hiştiye gudilan bikişînin wekû magnêtekê wekû mexnatîsekê ye dilên evîndaran dikişînin ber bi xwe de û te evîndar bi wan dilan dikişînin te ew pê aware kirin û tar û mar kirin li vir dîsa em digihên dawiya xelekê em ê heta xeleka din xatir ji we bixwazin bimîn xêr û xweşiyê de بەڵێ فەرموو ئەمە بڕگەی جاندۆست بوو تایبەت بە ئەحمەدی خانی و ئەم جارە بەشە قسەی لەسەر مەلای جەزیریشە بوو سەرەتا بۆکەوەی کە ئاماژەمان پێدا فەرموو ئەمانوێ زیاتر لەسەر ئەو بابەتەش قسە بکەین کە کۆنفرانسی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود مەپس دەستی پێ کردووە کارەکانی وە سبەی کۆنفرانسەکە بە فەرمی 20 مانگ بەڵام لە 19 مانگەوە کە دەستی پێ کردووە ئەمە چوارەمین کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە زانکۆی ئەمریکی کوردستان بەڕێواچێ ئەمەی دەبینن ئەمانە بە شێوەی ڕاستەوخۆ و دیمەنانن کە ئامادەکاری دەکرێت کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسرا و بە مێپست وەکو ئەوەی کە سەرەتا ئاماژەمان پێدا 19 ئەم مانگەواتە ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک بە بەشداری زیاتر لە 150 کەسایەتی سیاسی و شارەزای ناوخۆی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت و لە هەمان کادا کوردستان 24 سپۆنسەری میدیایی دەکات لە کۆربەندەکە چەندین پانێڵ بەڕێواچێ کە تایبەتن بە جێندەی چوارەمین کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بریتە بێ لە دۆخی عێراق هەرێمی کوردستان و ئاڵانگاری ئەمنی ئابووری و سیاسی کە بارودۆخی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری کەشت و هەوا ڕوبەڕووبوونەوەی ئاڵانگاریەکان کەمکردنەوەی گرژەکان هەموو ئەمانە لە چوارچێوەی کۆربەندەکەدا بەڕێواچێ کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆربەندێکی ساڵانەیە کە لەلایەن زانکۆی ئەمریکی کوردستان لە دۆک ڕێگەخرێ وا بۆ یەکەم جار لە ساڵی 2019 بەڕێوە چۆم ساڵیش چوارەمین کۆربەند بەڕێواچێت و 3 ڕۆژیش بەردەوامە بێ وەکوتیشمان کوردستان 24 سپۆنسەری میدیایی یەکات ئەمە دیمەنی ڕاستەوخۆنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەندین کەسایەتی بەشداری تێدا دەکەن نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان
قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بافڵ تاالبانی سەرۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و دەیان کەسایەتی دیکە لە هەرێمی کوردستان و عراق و لە هەمان کاتدا بۆرس جۆنسن سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیا ئەمیش هەر لە کۆنفرانسەکە بەشداری تێدا کردووە ئەمانە لەسەر ئاستی عراقش بێگومان هەندێک کەسایەتی وەزیر و چەندین کەسایەتی سیاسی هەن کە بەشداری دەکەن. بەڵێ هەروەکو ئاماژەت پێکرد هەکار کە لەسەر ئاستی عراقیش فواد حسێن وەزیری دەروی عێراق و قاسم ئاڕەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق و بەها ئاڕەجی جێگری پێشووتری سەرۆک وەزیرانی عێراق و چەندین کەسایەتی دیکەش لەسەر ئاست و پسپۆڕی جیاواز هەڵبەت بەشدارە بن لە قۆڕبەندەکە. بەڵێمانە دیمەنی ڕاستەخۆی کۆربەندەکە بوون کە کوردستان 24 سپۆنسەری میدیایی یەکات و نوەستەی مانگ و 2021 چاوتان لەسەر کوردستان 24 بێت. سپاس بۆ ئێوە کە لە بەیانی 24 لەگەڵ مامون تاوەکو ئێستا بینەری ئێمەن بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێ و لە بەیانیەوە با بڵێن بە تەواوی کارە گەورەکەی مپس دەست پێ دەکات کە کۆربەندی ئاسایش و ئاشتی ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بەیانی 24 پێکمان ئێمە لەم ستۆدیۆ دەردەچیناژە لە دهۆک لە مپسەوە لەگەڵتان دەبین زانیاری تایبەت بەم کۆربەندە دەخەین ڕوو و میوانی تایبەت و بابەتی جیاوازمان دەبێت. سپاس کە بینەرمان بوون سبەی بینەرمان بن ئێمە بە خۆشحاڵیەوە یینەوەلاتان و ڕاستەوخۆ لە دهۆک لە زانکۆی ئەمریکی دهۆکەوە لەگەڵتانە بین بۆ نیشاندانی هەموو لایەن و هەموو بابەتە جوانەکانی ناو کۆربەندە گەورەکەی مپس.